هەموو جیهان لە پێناو ئاشکراکردنی چارەنووس و چیرۆک و بەسەرهاتی جەمال خاشقجی چاویان لە کۆنسوڵخانەی سعودیە لە ئەستەمبوڵ و بەردەم کۆنسوڵخانە بووەتە هۆتێل و شوێنی مانەوەی ڕۆژنامەنووسان. لە درێژەی ئاشکرابوون و بڵاوبوونەوەی زانیاریەکان لەسەر چارەنووسی ڕۆژنامەنووسە سعودیەکە، ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی وێنە یەکێک لە ئەندامانی ئەو تیمە 15 کەسی بڵاو کردەوە کە ڕۆژی دیارنەمانی خاشقجی سەردانی تورکیایان کردبوو. بەوتەی ڕۆژنامەکە لە چەند ڕۆژی ڕابردوودا مشعل سعید ئەلبوستانی 31 ساڵ لە ڕووداوێکی هاتوچۆدا گیانی لەدەستداوە. لای خۆشیەوە ڕۆژنامەی سەباحی تورکی نوێترین وێنەی ماهیر عەبدولعەزیز متریبی ئەفسەر لە دەستگای هەواڵگری سعودی بڵاو کردەوە کە ڕۆژنامە ئەمریکی و تورکیەکان بە پیلاندا ڕێژەر و جێبەجێکاری کوشتنی جەمال خاشقجی ڕۆژنامەنووس دایدەنێن. لەلایەکی ترەوە تا دێت بەشداربووانی کۆنفرانسی داڤۆزی بیابان کەوا بڕیارە لە 23 ئەم مانگە لە ڕیازی پایتەخت و لەژێر چاودێری محەممەد سەلمانی شازادی جێنشینی سعودیە بەڕێوە بچێت کەم دەبێتەوە. لەو چوارچێوێدا ستیڤ بلۆک وەزیری دەرەوەی هۆڵندا لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە بەهۆی بێسەر و شوێنبوونی جەمال خاشقجی ڕۆژنامەنووس پاش سەردانی کۆنسوڵخانەی سعودیە لە ئەستەمبوڵ. هۆبکی هۆکسترای وەزیری دارایی وڵاتەکەی بەشداری کۆنفرانسی داڤۆزی بیابان ناکات. هاوکات هاوشێوەی بڕیارەکەی هۆڵندا، وەزیرانی بازرگانی بەریتانیا و ئابووری فەڕەنسا و خەزێنەی ئەمریکا بەشداریکردنیان لە کۆنفرانسی داڤۆزی بیابان هەڵوەشاندەوە. هەروەها کریستیان لاغاردی سەرۆکی بانکی نێودەوڵەتی و دەیان کۆمپانیای گەورە وەک ئەپڵ و سیمنس و چەند کەسایەتێکی شارەزای بواری ئابووری و سەرمایەدار لە کۆنفرانسەکە کشاونەتەوە. دەستگاکانی ڕاگەیاندنی CNN و نیویۆرک تایمز و بلومبێرغ و چەندانی تر بایکۆتی ڕۆماڵکردنی کۆنفرانسەکەیان کردووە. الكلام كثيرا على مسألة الحادث الذي حصل الفترة الماضية وحتى الآن الجزء الطافي لا يزال. هەروەها لە درێژەی کاردانەوەی وڵاتان ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق سەرسوڕمانی خۆی لە دیارنەمانی خاشقجی نیشاندا و ڕایگەیاند بێسەر و شوێنبوونی ئەو ڕۆژنامەنووسە سعودیا پێشێلکردنی مافەکانی مرۆڤە. ئەمڕۆ پرۆسەی پشکنین و لێکۆڵینەوە لە کۆنسوڵخانەی سعودیە و ماڵی سەرکۆنسوڵ لەلایەن تیمی لێکۆڵینەوەی تورکیا و سعودیە بەڕێوە چوو. لای خۆشیەوە عەبدولحەمید گوڵ وەزیری دادی تورکیا ڕایگەیاند لێکۆڵینەوەکە لەلایەن داواکاری گشتی تورکیاوە بەڕێوە دەبرێت و هەڵسەنگاندن بۆ هەموو ئەو شتانی قسەیان لەسەرا دەکرێت. سەرۆکایەتی داواکاری گشتی کۆماری تورکیا لە ئیستانبوڵ ئاماژەی بۆ کرد لێکۆڵینەوەکان لەبارەی بێسەر و شوێنبوونی ڕۆژنامەنووسی سعودی جەمال خاشقجی بە لەبەرچاوگرتنی یاسا و ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان بەسەر جەمڕەهەندەکانیەوە بەڕێوە دەبرێت و ئەگەر بێت و پێویست بکات ڕوونکردنەوە و زانیاری بۆ ڕایگشتی بڵاو دەکەنەوە. ڕۆژنامەی واشنگتۆن پۆست بڵاوی کردەوە دوای سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ سعودیە ئەو وڵاتە 100 ملیۆن دۆلاری لە چوارچێوەی شەڕی داعشدا ڕادەستی ئەمریکا کردووە. لەسەر ناوەڕۆکی گفتوگۆکانی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی باڵای سعودیە سایتی ئەکسیۆس ئاشکرای کردووە پۆمپیۆ 72 سەعات مۆڵەتی داوەتە شازادی جێنشینی سعودیە تا کۆتایی بە لێکۆڵینەوەکانی ڕووداوی بێسەر و شوێنبوونی خاشقجی بهێنێت و چارەنووسی ئەو ڕۆژنامەنووسە ئاشکرا بکات. And it would be much better for him to allow a breathing space for critic, for Saudi intellectuals, Saudi writers, Saudi media. لەلایەکی ترەوە میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە تیمی لێکۆڵینەوەی تورکیا دوو شوێنیان بۆ گەڕان و پشکنین بە دوای لاشەی خاشقجی دیاری کردووە کە یەکێکیان دارستانی بەلگرادە. بە بڕوای چاودێران ئەمریکا لە تێوەگلانی سعودیا لا دۆسی بێسەر و شوێنبوونی خاشقجی نیگەرانە لەبەر ئەوەی کاتی سەپاندنی گەڕی دووەمی سزاکانی ئەمریکا بەسەر ئێران و ڕێگری لە هەناردەکردنی نەوتی ئەو وڵاتە نزیک دەبێتەوە و ئەمریکاش بۆ سەپاندنی سزاکان و پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە بەهۆی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی ئێران لە بازاڕەکانی جیهاندا دروست دەبێت پێویستی بە سعودیەیە.